دیارە ئەمڕۆ ئێمە هەستاوین بۆی بە پێشکەشکردنی سکاڵایەکی جەزایی بەرامبەر بەو کەسانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەستاون بەوەی کە هێرشێکی ناڕەوایان بەرامبەر بە کۆمەڵی دادگەری ئەنجام داوە، هێرشێک کە بوختان ئامێز، کە درۆ ئامێز، کە تەشیر ئامێز بۆ بەرامبەر بە کۆمەڵی دادگەری ئەو شتانەشی کە ئیساریان پێیاوە لەو گرتە ڤیدۆیەدا. ئێمە طبعاً گرتە ڤیدۆیەکان لە پێیجی دیبلۆماتیک بووە، بۆیە سکاڵامان تۆمار کردووە لە دژی خاوەنی پێیجەکە و ئەو کەسەی کە پێشکەشکار بووە لە هینەکە و زایدەن ئەو شاد حاڵانەشی کە ئێمە یعنی بە هینی خۆمان گەشتونێتەوە قەنەعەتەی کە پۆلیسی کۆمەڵی دادگەری نەبوون، بەڵکو تەنها هاتوون ئەم گرتە ڤیدۆیان وەکو کورتە مەسرەحەیەک لێ کردووە، شاید حاڵی درۆیان هێناوە بۆ ئەوەی شایەتی بن لەسەر کۆمەڵی ئیسلامی کە هەستاوە بە بڕینی ئەو شتانە لە هێنەوە دیارنەمانی. یعنی ئەمە لێرە یعنی کێشەکە لێرەدایە گومان خستنە دڵی هەموو دۆست و یعنی خستنە ناو دڵی هەموو دۆست و لایەنگر و دوژمن و هەموو کەسێک کە یار بێ و نەیار بێ بەرامبەر بە کۆمەڵی دادگەری سەرلەبەری ئەو راپۆرتە هەواڵی پێڵەی یاخود ئەو سندوقە ڕەشەی کە ئەو ناوی لێنە بالفعل سندوقێکی ڕەشە بۆ ناشرینکردنی یعنی بە ناشرینکردنی بە تایبەتی کۆمەڵی دادگەری کە خاوەن ڕابردوویەکی پاکە.